کۆمەڵێک بڕگە و بابەت یەکلا دەکەینەوە لەوانە هەڵبژارنی بەڕێز بەرپرسی مەڵبەندی شەشی گەرمیان بە ئەندامانی بڵێن بە دەنگی زۆرینەی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە کۆنفرانسی مەڵبەندی گەرمیان و پاشان بڕگەیەکی ترمانەوەیە ئێمە وەکو مەڵبەندەکانی تر ڕەژنووسی پەیڕەوی ناوخۆی تازەی کۆمەڵی ئیسلامی کوردستان دابەش دەکەین بۆ 4 گروپ وە ڕاوسەرنجی هەموو ئەندامانی کۆنفرانس وەردەگرین و ئیدراجی دەکەین لەگەڵ ڕاستپاردە و پێشنیاری مەڵبەندەکانی ترە پاشانیش بە پێی ڕێژە و بە پێی ئەو نسبەی بۆیان دیاری کراوە ئێمە هەڵبژاردنیان بۆ ئەنجام دەدەین بۆ ئەوەی بزانین چ کەسێک و چەندێکیان دەردەچێت بۆ ئەندامەتی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ خواونەی ئێمە لێرە هەستمان پێکرد بەراورد بە کۆنگرەکانی ڕابردوو کۆنگرەی کۆنفرانسی ئەمجاری مەڵبەندی گەرمیان بەرەو پێشوونی بەخۆیەوە بینیوە. سوپاس بەخوای پەروەردگار برایان و خوشکان بەشدارێکی کاریگەریان هەیە و پرۆسەکان ئەوە تا بەڕێوە دەچێت. لە پرۆسەی یەکەمە من زۆر سوپاسی ئەندامانەکەم کە ئەندامانی کۆنفرانسم کە متمانەیان بە بەندە بەخشی بەوەی کە بتوانم لە 4 ساڵی ئایندە بەرپرسی مەڵبەند بم. سوپاسیانەکەم حوسن زەنی خۆیانە بە من و ئینشاءڵڵا بتوانین لە بە پشتیوانی خوای پەروەردگار یەکەم جار ئەمجار بە پشتیوانی ئەندامان لە سنووری مەڵبەندی گەرمیانە بتوانین خزمەتێک بە کاری کۆمەڵی ئیسلامی و کار و پرۆژەی ئیسلامی لە دەفەرەکە و لە ناوچەکە و لە کوردستانیش ئینشاءڵڵا بکەین. خەڵکی گەرمیان بە شێوەیەکی گشتی چاوەڕێی پرۆژەی خزمەتگوزاری زیاترین لە کۆمەڵی ئیسلامی ئومێدێکی زۆرمانە ئینشاءڵڵا لە 4 ساڵی داهاتوودا کۆمەڵی ئیسلامی بە ستافێکی نوێ بەرپرسی مەڵبەند و ستافی نوێی مەڵبەندەوە بتوانێت کۆمەڵە پرۆژەی خزمەتگوزاری گەورەتر وەکو لە ڕابردووە خزمەتی باشی منتیقەکە کراوە لە ڕووی کۆمەڵە پرۆژەی خزمەتگوزاریەوە ئومێدی گەورەترمانە ئینشاءڵڵا و خۆمان ئامادە کردوین ئینشاءڵڵا لە 4 ساڵی داهاتوودا خزمەتێکی گەورەتر بە دەڤەر و ناوچەکەی خۆمان بکەین.